بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە لەگەڵ مامۆستا نازم عەبدوڵڵا تایبەت بە کتێبی یەکەم هەنگاو بەرەو ڕابوون کۆمەڵی قسە و باسی گرنگ دەکەین. لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا باسی سەرەتای ژیانی کۆمەڵایەتی و ژیانی فەقێتی و ئەندازەیەک باسی دروستبوونی بزوتنەوەی ئیخوان موسلیمین و دروستبوونی شانەکانی ڕێخستنیانمان کرد لە کوردستان و بە تایبەتی لە شاری هەڵەبجە. لە بەشی دووەمی بەرنامەکەماندا قسە لەسەر هاتنی ناوبراو بۆ شاری سلێمانی و دروستبوونی ئەو ناکۆکیانە لە ناو بزوتنەوەی ئیخوان موسلیمیندا هەبوو کە لە سەرەتاوە بە تایبەتی کە لە بەرنامەی پێشوە باسمان کرد لە ساڵی 1970 مامۆستا سیدیق عەبدولعەزیز بۆ خۆی یەکلایەنە هەنگاوێکی ناوە بە قەولی مامۆستا نازم هەنگاوێکی گرنگینە. لە بەشی دووەما قسە لەسەر ئەو تەور و باسانە ئەکەین کە چۆن کارەکانی ئیخوان بەڕێوە چوو لە باشووری کوردستان و دواتر کە کۆمەڵێک لە سەرکردەکانی بزوتنەوەی ئیخوان ئەچنە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ درێژە بە ئیش و کارەکانە دەن و ئەو ڕووداوانەی لە نێوانیانە ڕوویدا و ئەو ڕێکەوتنەی لە ساڵی 1986 لە نێوان هەردوو لادا کرا و پەیوەندیەکانیان لەگەڵ ئیخوانەکانی ناوەڕاست و باشووری عێراق و دەرەوەش و دواتر لە ئەنجامدا تاوەکو ڕاپەڕینی ساڵی 1991 بەچی گەیشتن. هەوڵەدەین لە بەشی دووەمی بەرنامەکەماندا قسە لەسەر ئەم باس و خواسانە بکەین بە میوانداری بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵا. مامۆستا خۆشحاڵ بووم لەم بەشەی بەرنامەکەشمان ئامادەیت. بەستان خۆش بێ و زۆر سوپاسانەکەم موفق بن و سەربەرزم ئینشاڵڵا. لە بەشی یەکەمی بەرنامەکە باسی ئەو ڕووداوانەمان کرد لە ناوچەی هەڵەبجەوە بە تایبەتی ئیخوان و لە ساڵی 1970 کاتێک کە مامۆستا سیدیق بۆ خۆی بەسەر بەخۆی کاری ڕاگەیاندەوە و خەڵکیی زۆری لە دەور کۆ بۆ وەک هەندێک شەر لەگەڵی نەبوون. ئەو باس و باباتانەمان باس کرد. دوای ئەوە وابزانم تۆ ئیتر لە هەڵەبجەوە دەیت بۆ سلێمانی ئەو کاتانەی تر ئێوە لە ناو شاری سلێمانی گەشادن بە ئیش و کاری ئیخوان و لێرەوە پەیوەندیەکەن بە خەڵکە. ئەوە چۆن بوو؟ بسم الله الرحمن الرحیم. ئێمە دوای ئەوەی کە دیارە با لێرەیە بگەڕێنەوە سەر هۆکارەکەی چی بوو. دیارەمە ئەو کاتە گەنجێک بووین و موالیدمان واتە کاتی سەربازی تەمەنی سەربازیمان نزیک بوو بۆوە لە هەشتاویەکە. ئەو کات من لە هەڵەبجە بووم. تەمان سەربازیان چوتایە بۆ سەربازی بچوویتایە بۆ عسکەری و ترخۆ ئەو کاتە سیستەمی ئەو کاتی عسکەری دیار بوو لە حکوومەتی بەعسا چۆن بوو بە شێوەیەک بوو یانە ئەوە کوردایان بوو فیرار بوو تاوەتە بڕۆژتە دەرەوە. منیش دوایەوەی کە زۆر لەگەڵ مامۆستا سیدیق خاخوافیکە ئەو بابەتەمان باس کرد چی بکەین چۆن بکەین. مەسەڵەن جارێک هات بە خەیاڵما کە بچمە کەرکووک چونکە من فیرارە بووم ئەو کاتە. یعنی ئەگەر نەچوومایە بۆ عسکەری فیرارە بووم بە فیراری ڕێگە چارەیە بدۆزمە و بچمە کەرکووک لەوێ ئیش بکەم. زۆر بیرمان لێ کردو کەرکووک بە کەڵک نایە هەم دوورە دەستە هەم ناوجەرگەشە. دوای مناقەشە و حتا چەمچە ماڵیش جارێ یەکێک لە ئیختیارەکانم بوو ئەویش نەزاحەتی نەهێنا. دوای مناقەشە و گفتوگۆ و قسەی زۆر لەگەڵ مامۆستا سیدیق هاتنە سەر و بێمە سلێمانی. هەم نزیکە لەوێ چارەسەرێکی وەزع بکەین چونکە من ئەو کاتە لەس موالیدی من 63 لە تەسکەرەیە بەڵێ لەوێ تەوزیحێکم نووسیوە لە تەسکەرەیە موالیدم 63 لە مانگی ئەوەی لە یادم بێ مانگی 1970 وازم آخر سوقة يعني آخر مجال ما سيجار مجال إن دابتان يعني بويان تأخير كردي أشويت تجنيد أو كاتا أشويت تجنيد لسان شمال مثلا ما نجيش كسوق تكين منش تا آخر سوق روش من لقلها تذكرة كمان بردو شو مو شو فيرار أبوي فيرار نبم درنگ فيرار هرشون يبيه آخر سوق وازانم مانجي بينجبو مانجي بينجي 1981 أجر باج ليادم ما بيه ئەتر آخر سەوقیان لێ نووسینی ئەبوو هەفتەی داهات و یان مانگی داهات و بڕۆم و جلوبەرێک لە بەرەکەم و ئەمنێرم بۆ معسکەرێک سەربازگەیەک بۆ تەدریب. ئەتر دوای ئەوە من نەچوومەوە هاتمە سلێمانی لەگەڵ کاک مەلا فەرحانە تەمەندرێژیکە ئەوش فەقەیەک بۆ ئەو کاتە لە سلێمانی بوو لە مزگەوتی سەلاحەدین لە مامۆستا مەجید خواوفیکا لەوێ بوو ئەو فەقێ بوو لەوێ دەرسی خوێن. پێکەوە ئیتفاقمان کردو کە ئەویش بەدەمەوە هات کە بینە ئەو مزگەوتە چۆن ئەو فیرار نەبوو بەڵام فیرارێکە ڕووی لە منە کرد ئەنی سەربازی ڕاکردو.
وڵا هاتیینە ئەوێ لەوێ لە شەمحەدین لای مامۆستا بەکری وەجاخی خی تەعالی لی خۆش بێخوا مامۆستاکی زۆر بەڕێز محتەرەم خوێنەوار لەوێ لای خۆی جێی کردینەوە تەمانەوەکو فەقێ جێی کردینەوە ئاگای لە ماجەرای تر نەبوو مامۆستا جێی کردنەوە ئێمەش لەوێ ئیدامەماندا بە خوێندن و دەرسەکانمانەوەی کە لە حوزرە و قوتابخانەکان فقێتی خوێندرێ بابەتە فیقیەکان نەحو درێژەدانی دەرسەکانی هەڵابجە بوو یا قەتعتان کرد و دەستان پێ کردەوە عادەتەن بەشێکی درێژە پێدانی ئەوە مەسەڵەن بۆ نمونە تۆ لە ڕەوانبێژی و بەلاغەیە مختصەرمانەخە مختصەر کتێبێکی گەورەیە 5-6 بابەتی جیاجیایە کتێبەکانی ترکە هەبوون مەسەڵەن کتێبی وەکو مغنی محتاجەمان خوێن بە دەرس لە فقه فقهی ئیمام شافعیە کە خەتیبی شەربێنی شەرحی کردەوە ئیمامی نەوەوی نووسوێتی یعنی هینێکی زۆرە 4 مجلدە هەر مجلدێک 400 لاپەڕە زیاتر کەمتر ئەوە نییە خواز و تاو نابێ ئەنواعی بابەکانی فقهی تیا باش لەناو سلێمانی کە هاتیتە ناو شاری سلێمانی ئەوە دەرسەکەت بەردەوام و فەقیەتیەکەت ئەی چۆن بەردەوامیت بەکاری چۆنەڵی ئیخواندا ئیشکردن لەگەڵ ئیخوانە ناسی لێرە دوای ئەو کە هاتینە ئێرە پێشەموو شتێک کێشەی پێناسی هاتوچۆ چکە من تەسکەرەکەم تەواو تر لە سەیتەرە و لە ناو مەفرەزەی و حکومی و ئەمن و ئاسایشە ئیتر بیان گرتمایە عسکەری فیرا بوو فیراریش حکومەکەی زۆر قورس بوو لەوێ باسم کردووە حکومی قورس بوو جا ئێمەش هەر فیراریش نەبوون لایەکەوە خەریکاری ڕێخستن بوو لایەکەوە فیرار و لایەکەوە یعنی ئەمانە هەبوو لەبەرەوە زۆر خۆمانە پاراست ئەوە دەبوو معالەجەشمان کردایە ئەو کاتەن کاک حاجی جەمال خەرەداغی خۆی تەعالی سیحەتی باتێ قسەمان لەگەڵ ئەوا کرد یەک دوو برایتریش بوون وتمان کاک حاجی شتێکی وا هەیە وتی من تەسکەرەیەکم هەیە دەفتەر خدمە کاتە پێوترە دەفتەر خدمە من داومەتە برایەک تاوان داویە کەسێک ئەوەی فیرار بوو ئەو چوو بۆ ئێران وتی من ئەوە لەوێ وەرەگرمەوە ڕسمکەی ئەو لێکەینەوە ڕسمێکی توی لێ دەین و یەک دوو برایدەری تەرتیب کاک حاجی سمکۆوان ئەوانش لەوایە زیرەک بوون لەو کاتەیە خواتەمە درێژی کایەخوا ناویمان هێنا کەندێ برای تریش هاوکاری باش بوون لەوێ وڵا بۆیان ڕێخستم ڕسمەکەی خۆمان لێدا و من ناوم بوو بە جەمال حەمە سعید حەمە نازم نەماتەوە ئەتر لە سەیتەرە و لە دوو جەمال هەبوو دوو جەمالە بەڵام ئەو بە ڕسمی ونی کرد ینی دوای ئەوە لە وەقاعی عراقیە بابنی لە جەریدەی عفو جەریدا ڕایگەیان کە دەفتەر خدمەکەم ون کرد چوو دەفتەر خدمەتی تازەی بۆ خۆی دەرهێنا ئەمیژونا ئەتر منیش بەوە پێ ڕۆیشتم و هاتوو چۆن پێکرد تا ڕاپەڕین پێچوومە بەغدا پێچوومە هەولێر پێچوومە هەڵەبجە پێچوومە زۆر کوردستانی پێ ئەگەڕام یەک جاری جار کەوتمە مەفرەزەوە خەریک بوو ئەو نییە جامانم لەسەرا بوو بە ئۆلەی تێکەدان چکە ماوەلیدی من 55 تەمەنی کا حاج جەمال مەسەڵوالیدی 55 بوو منیش تەسکەری حەقیم 6 ساڵێکتان فەرە 6 ساڵێکمان بێ جامانەکە وای کرد بوو ئەو فاسیلە ئەو بە عمرەی هین بوون کردبوو ڕۆژێک کەوتمە مەفرەزەوە ئەو کاتە کوڕێک هەبوو لەم دەوروبەری مزگەوتی گەورە مەفرەزەیەکی هین بوو مەفرەزەی قۆتەواریان پێوت کوردیش بوو ئەو کاتە موقیفی پاسەکان لای هینەکەی شێ مەحموود لەکوێیە پاسی ڕزگاریوان لێوە بوو بەرامبەر مزگەوتی گەورە چووی ئەو کاتە ئەوە ساحەیەک بوو ئەوە لای سەرا ساحی پاسەکان لێوێ بوو وڵا چوومە ناو پاسەکەەوە هات داوای تەسکەری لێ کردم تەمەشای تەسکەرەکەی کرد وتی وەڵڵاهی عەلاهونی گومانێکی بۆ دروست بووتی ئەگەر موالیەکە یەک تۆزێک هند بووە کەمتر بووە خۆمەزانین چیم لێ کردی دایەوە دەستم و هیچی نەوە باش بوو الحەمدولله هەستیان پێ نەکرد بەڵێ باش باسی کاروباری ئیخوان کەین بۆی فریاکەوی لەم حەڵقا بەشێکی زۆری لەو مینانەی لەو پێشێکە بۆ بینەرانم وت باس بکەین ئێوە ئەو کاتانە تۆی لێرە دەست کردەوە بە ئیشوکار چۆن دەستان کردەوە بە ئیشوکار لێرە ئەو کاتانە لە ناو سلێمانی وەکو خۆت ئێستا باست کرد ئەمنێتێکی تونند و تیشە بوو ئێوە چۆن ئیشتانە کە تۆ لە کتێبەکە باسی ئەوە کێڵی ئێمە لە ناو شاری سلێمانیا لە 32 مزگەوت تا دەرسی گشتیمانە بووە یعنی باسی ئەوەکەی کە ڕۆڵێکتان بینیوە
ئەو کاتانە شوکارەکانتان چۆن بوو؟ ئێمە ئەو کاتە لەگەڵ مامۆستا ستیخە بە ڕەحمەت بیاخوا پەیوەندی و ڕبتمان هەبوو. ئەو کاتە پەیوەندیەکان پەیوەندی شخصی بوو، پێوتری نیزامی خطوط، ینی لە ڕێگەی هێڵەوە کەسەوە. مەسەڵەن تۆ کەسێک پەیوەندیت هەیە بە شخصی یەکەمەوە یان شخص ئەوها پەیوەندیمان هەبوو مامۆستا ستیخەوە. مامۆستا ستیقیش ئەوها 15 ڕۆژ جارێ یەکتریمانە بینی، جارێک منە چوون بۆ هەڵەبجە، جارێکەوە هات بۆ سلێمانی. ئەمە ئەتر پلان و بەرنامەی ئەو کاتەش دیار بوو. ئێمە تەنزیماتمان دروستە کرد. لە مزگەوتە دەستمان کرد بە درزانانێکی بەرفرەوان. ئێمە تەبعاً پێشە هاتینی ئێرە چوونە مزگەوتی بنتەبەق لە سەری مزگەوتی گەورەوەیە، منتەبەقە بچکۆلیان پێوە ئەو کاتە. چوینە ئەو مزگەوتە بە کەڵک ناهات. هەرچی دۆست و برادەر هەبوو لە هەڵەبجە و لە دەوروبەرەوە سەریان لێداین. شوێنەکەش مناسیب نەبوو، زۆر بەرچاو بوو. دووسێ مانگی لەوێ بووین. ئەمجار هاتین بۆ مزگەوتی حاجی کەریمی ئابلاغ لە شێمحێدین. مزگەوتەکە زۆر مناسیب بوو، دوو دەرگای هەبوو، شوێنی زۆر چەپ بوو، هەر بە مانای کەلیمە شوێنێک بوو بۆ باش و تەنزیماتی تا دروستکەی، ئیشی ڕێخستنی تا بکەیت. خەڵکێکی زۆر باش بوو، بەشێکی خزم و ناسراویش خۆی بوون، خەڵکێکی دیندار و حجرە و فەقێ و مامۆستایان زۆر مامۆستایانی ئاینیان زۆر خۆشەویست و خزمەتیشیانە کرد. مامۆستا ئەو کاتانە لە هەشتاکانی شاوەی کە تاریخە باسەکرێ، بۆ نمونە حیزبی تری ئیسلامی هەبوو، بۆ بزوتنەوەی پەیوەندی هەبوو، تەنزیماتیان هەبوو، ئیشیان هەبوو. ئایا ئەوانتان ئەناسی ئێوە وەکو تەنزیمی ئیخوان لە سلێمانیا ئەتان ناسین؟ ئێمە ئەو کاتە جموجوڵ هەبوو. مامۆستا مەلعەلی سالاجە خۆی تەعالە لێ خۆش بێ ئینشاءڵڵا سەربەرزیکە و پلەبەرزیکە. ئەمان ناسی، ئەمان زانی خەریک تەنزیماتە، بەڵام ئێمە خۆمانە پاراست لەبەر ئەوەی ئەوان ئاشکراتر نەبوون، تۆزەوان ئاشکراتر بوون. مەسەلەن مامۆستا عەلی باپیر، مامۆستا عەلی باپیر تەمەندرێژ بێ هات لە کاتە لە پەیمانگای ئیسلامی بوو لێرە وەرگیرا بوو، ئاشنایەتیمان هەبوو. سەردانی و لە بازارە زۆر چەند جارێک کردوان لەگەڵ حاجی ئەحمەدا کەمتر. مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی، مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسیش لەو کاتە لە ئەوقاف بوو، لەگەڵەوەیش ئاشنایەتی و کەمال دۆڵپەمووی. بەڵام ئەو زێتر لەگەڵ مامۆستا عەلی باپیرە تێکەڵی هەبوو، میش چەند جارێک لەگەڵ مامۆستا عەلی باپیرە سەردانی مامۆستا نەورەسی ئەوها ئەمان بینی. ئەمانتان ئەناسی، یعنی ئەتانزانی ئەمانە ئیسلامین و کارەکەن. ئەمانزانی مەسەڵەن مامۆستا عەلی باپیر جموجوڵی هەیە، بەڵام ئێمە خۆمانە پاراست لەبەر ئەوەی حتا بازنەی جموجوڵەکە کەمتر بێ، ئەوەی کە خەڵکێکی دیارە زێتر شوبهادێتە سەر و گومانێت چاوێتە سەر و درەنگتر کەشفەبی. من آخر یعنی بەتایبەتی لە ئەخیری هەشتاکانە ویستم ئەوە بپرسم، ئەوان بەتایبەتی دواتر کە ڕابیتە بوون و بوو بە بزوتنەوە ئیسلامیش، خەڵکێکی زۆریان لێ گیرا و خەڵکیان لە سێدارە درا گول لە باران کرا بێسەرکەیوان و مەجموعەکەی کە لە ئەخیرا پێشە هەر کاک حاجی ئەحمەد خۆیشی گیرا و چەند کەسیکەیان هەر گیرا بە تەنزیمات و بە چەک و ئەسلی حەشەوە، ینی لە ناو سلێمانی. ئێوە ئەمانەتان ئەزانی؟ ئێمە ئەمانزانی هەن بەڵامونی هەیە جموجۆڵەکانمان پەیوەندیدارە کرد و پەیوەندیبان پێوە ناکرد. ئێوە زۆر خۆتان پاراستووە. ئێمە خۆمانە پاراست. حتا جارێک بە بیرم دێ ئەمە با بۆ خۆشی بیجێڕمەوە. مامۆستا عەلی باپیر برایکی لەگەڵا و کاک عەبدولکەریم سەردانی کردین لە مزگەوتی حاجی کەریمی ئابلاغ. مامۆستا عەلی باپیر دیار بوو، وتاری هەبوو، دیار بوو. ئەوە فعلەن ئێمە خۆمانە پاراست بۆ چووکە ئێمە بە شوێنەکەمان دیار بوو، بە کەڵگەوە ناهات. مەسەڵ شوێنێکی کە نەبوو بۆی بڕۆین، هات کتێبێکی بە دیاری بۆی هێنای، نازانم کتێبێکی خۆی بوو. من کتێبەکە فعلەن لێم وەرنەگرت. هەدەفەکەش چی بوو؟ ئەترسام لەوەی بڕوە مەسەڵ ئەمزانی مامۆستا عەلی باپیر قسە ناکە، بەڵام ئایا ئەم بابەتە دوایی ناچێتە دەرەوە کەمە فڵان کەسێکە و کتێبێکماندایە و سەردانی پەیوەندی حتا لەمەش خۆمانە پاراست. ینی خۆپارازیەکەتان تاو ئاستە حتا تاو ئاستە بوو، ینی مەگەر لە سەر ڕێیەکە لە شوێنێکە ئەوها خۆمان زۆر مەسەڵەن مامۆستا نەجمودین کرێکار، مامۆستا کرێکار شەوێک لە هەشتاکانە هەشتا ئەوەی باش دەیادم بێ 85 بوو وایزان 85 بوو. شەوێک لە کارە سەرکارێز نێزیکەی لە بەیانیەوە کارێزەوشک دەم خۆش نەک سەرکارێت لە کارێزەوشک لە ماڵی مامێکی کاک فەریدون، کاک فەریدون ئەحمەد برای کاک تاهیر کە مامەیەکشی شەهید بوو، کاک عەلی برای کاک حاجی ئەبوو هودا، کاک عەلی سیوەیلی شەهید، کاک عەلی سیوەیلی کاک تاهیری شەر شەهید بوو دوایی.
جا نازان ماڵی یەکێک لە براکانی کاک حاجی ئەبوو هودا بوو باز نازانم کامیان بوو باش نایەتەوە یادم شەوێ لەگەڵ مام سەکرێکار و کاک فەریدو و ملا فەرحانە دانیشت لەگەڵ مام سەکرێکار لە بایانیەوە تا نوێژی بایانی تاوان مام سەکرێکار زۆر مەبەسی و بزانی ئێمە چین فعلی مە خۆمان نادا بەدەستەوە هیچمان نادرکان هیچمە ئەو کەسێکی قسە خۆش و مەجلیس فرەوان و ئەی مامۆستا چۆن یعنی ئەڵێ ئەو هەموو دەرسە ئاشکرا عامەتان هەبوو ئەڵێ لە 32 مزگەوتی سلێمانی دەرسمانە بوو ئاوا خۆشتانە پاراس و دەرسی شەبوو ئەجا بە عرسی کەم ئێمە ناڵم تەنزیمات بوو ئەوانەی کە گەنجەکان لای خۆمان وانەمان بۆ دانابوون یەک هەڵمانە بژاردن ئەین لە سلێمانی ناهاتیمە شێوەشی هەڕەمەشی پەیوەندی بە خەڵکۆکەین برایەوە هەبوو زۆر دڵسۆزیش بوو بەڵام بانزانایە مەسەلەن ئێستا مەجالی نییە ناتوانێت دەرسێ بڵێتەوە لە مزگەوتێکە بۆی ناکرێ یان ناتوانیان لەبەر هەر هۆکارێک بێ مەشغەڵەت بێ خۆمان لێنادا و خۆمان لێرادا ئەو گەنجانی کەم بانزانایە توانای دەرسوتنەوەیان هەیە پێگەیەکیان هەیە ئەتوانن کاریگەریان دروست بێ پەیوەندیمان پێوەکردن دەرسمان پێوەتون و پاش فترەیەکیش پێمانوت مفاتەحە دەرگای باسەکەمان لەگەڵ ئاکردەوە پێمان ناسان کە تەنزیمیشی واین و لە ڕێگەی ئەمانەوە دەرسەکەماندان باش ئێوە هەموو جەهاکانی ئیخوان لە ناو سلێمانیا یەکدەنگ بوون کۆک بوون جیاوازیتان تیان نەبوو هەموو هاتبووە ژێر قسە ئەکرا ئەمە فترێک ئەمە فترەی ماوەی کەمتر لە ساڵێکیش بوو مەسەلەن و کاتە مامۆستا حەسەن پێنجوەیی لە سلێمانی بوو دوای ئەو مامۆستا بورهانی ئەمینی هاتەوە مەسەلەن کۆمەڵێ برای تر هەبوو من باسشم کردووە مامۆستا بورهان لە ئێران نەبوو پێشتر مامۆستا لە ئێران بوو لە ئێران بەڵام دوابزانام دوای هاتەوە لە ئەخیرا ئەویش هاتەوە مەسەلەن مامۆستا کاک حاجی بەکر هەبوو حاجی بەکری ئیسکان خاڵی خۆش بیاخۆ باس شەهیدی کرد کاک ئەوەی هەبێ کاک مهندیس برایشکی هەبوو ئەویش زۆر چالاک بوو لە منتیقەی لای توی مەلیک مەسەلەن کاک نوردین هەبوو مەسن کاک هێنی خەبات کاک لە مزگەوتی چاڵەکی خەبات چالاک بوو کۆمەڵێک کەسی وا هەبوو لە گەنجان و لە تازە پێگەشت و هەنێکی بزوتنەوە بوو بزوتنەی ڕابیتە بوو ئەو کاتە هەندێکی بێلایەن بوو هەندێکی ئیخوان بوو هەندێکی لە برایانی نور بوو هەرێکە جموزوڵە هەندێکی سەلەفی بوو مەسەلەن کوڕەکانی مامۆستا مەلا فایق ئەوانەی ئێوە مەبەسە یعنی ئەوانەی ئیخوانە و کاتە هەمووتان یەکدەنگ بوون هاتوونە ژێرباری ئیشکردنەوە فترەیەکی کەم هاتنە ژێرباری بەڵام دوای فترەکە دوای ئەوەی کە هەر لە 86 باش دێمە سەرەوە ببوورە مامۆستا تابان دوای ئەوە لە پێم وایە سەرەتای هەشتاکان 1982 مامۆستا سەلاحەدی نەچێتە ئێران ئەو کاتانە کە ئەچووە ئێران وردە لەوێش دیسانەوە کە تۆ کە باسی 86 کرد وردە لەگەڵ مامۆستا سدیقوانە بە جۆرێ لە جۆرەکان جۆرێک لە ناکۆکی و جیاوازی دروست ئەبێت ئێوە وەکو تەنزیمی سلێمانی ئاگاتان لە بارودۆخ و واقعی ئێران بوو چیر ئەگوزەرا لە بینی ئەوان ئەو برایانەی کە بڵێن چوو بوونە ئۆردوگاکانی شارەکانی ڕۆژەڵاتی کوردستانی خۆت بێ ئاگا و دابڕاو بوون لەوان ئێمە دوای ئەوەی کە خەتی خوان کەشف بوو واتەوەی کە خوان لە ڕێگەی هەندێک خەڵکی کە پەیوەندی بە بەعسەوە هەبوو دزیان کردبوو ناو جەماعەتی برایانی وەسەط و بەغدا و ئەم شوێنانەوە مەشێک لەوان دکتۆر عیسام ڕاوی بوو لە هەولێر بوو ئێمە پەیوەندی ئەم برایانی ئەمە پەیوەندیان پێوە هەبوو مەسەلەن هەندێک برای ترمان هەبوو وەکو ئەو کاتەوە کاک محەممەد ڕەوف لە بەغدا کاک مەولود لە مووسڵ کاک مامۆستا محەممەدی شافعی لە بەغدا لەوێ بوون ئەمان مامۆستا عەفو ئەحمەدی شافعی ئەمان لە بەغدا پەیوەندیان پێیانەوە هەبوو وەکو بڵێ خەت وەسڵ بوون مامۆستا سەید ئەحمەدی پێنجوێنی بەرزنجی دەمخۆش ئەو لە بەغدا و لە مزگەوتی عاتیفی ئیمام خەتیب بوو ئەو توان بڵێم یەکەم کەس بوو کە خەتی مامۆستا باش ئەمانە تەئسیریان هەبوو لە سەرتان ئەمانەیان جارێک وەکو کاری ئیخوانی ئەمە کاری ئیخوانیان کە بەڵام ئەو قۆناغی کە یەکگرتنەکە بوو تەئسیرێکی ئیجابی باش بوو من ئەو یەکگرتنە چییە مامۆستا یعنی تۆ باسی 86ەکەی طبعاً ئەوە هیچ مامۆستا سدیق سەرەتایەکی دروست کرد لە 79 و دەستی بە ئیش کردەوە 86 ئەو یەکگرتنەی لەگەڵ چیا دروست کرد ئەوانە چیە بوون بەرەی مامۆستا سدیق ئەوە دیارە باسیەکەی بەرامبەرەکان چیە بوون بۆچی کەوتە 86 و لە خاکی ئێرانی شابوو جا ئەوە پێش خاکی ئێران نەچۆتە خاکی ئێران هێشتا 86 لەم دی بووە مامۆستا سدیق لێرە هەر لە هەڵەبجە بوو
دوای ئەوەی کە ئەو برایەنەمان کە قوتابی بوون لە زانکۆی شەریعە و لە زانکۆکانی تر لە مووسڵ و بەغدا یان خوێند لەگەڵ مامۆستا سەید ئەحمەد کە وەسیت بوو با بڵێن گەیەندەر بوو ئەم برانی ئێمە ناسان بوو لەگەڵ ئەو برانی وەسەتا کە هەبوون کە دکتۆر عەبدولمەجید سامڕایی قیادەی ئەکردن کۆمەڵە کەسایەتی دیار بوون مەسەڵەن یەکێک لەوانە دکتۆر سامڕایی بوو کە لە مامۆستای زانکۆ بوو لە هەولێر دوای گفتوگۆ حیوارێک لە بەینا ئەمە گەیشتن بە یەک وردە وردە ئەم برانە ناڵێ موسید بوون دوای ئەوان سەردانی پێشتر با ئینسان ئینسافەن ئەوە بڵێ پێشتر ئەم برایانیە وەسەد هۆڵاندا و لەگەڵ خەتی مامۆستا سەلاحە لەگەڵ مامۆستا حەسەن پێنجوێنی و مامۆستا عومەر ڕێشاوی و مامۆستا ئیبراهیم ڕێشاوی وانە بگەن بە نەتیجەیەک نەگەیشتون بە نەتیجەیەک لە دەرەوەی مامۆستا سدیق لە دەرەوەی مامۆستا سدیق چونکە ئەمان ئەیانویست هەر لە ئەو جۆرێک لەو هەیمەنەی ئیخوانێکە حەزیان بە جوموجوڵە کرد مەسەلا ئەو برانەوەی کە من بینیومە لە ژیان نامە و لە قسەی خوانە حەزیان بە جوموجوڵە کرد وەکو شەخسی مامۆستا سدیق لەو مددا هیچ شتێکی مخالفەی پەیڕەوی ناوخۆ ئەدەبیاتی ئیخوان کردبوو لادانی هەبوو وەکو ئەوەی پابند بوون جگە لە سەمع و تاعەکە لادانی منهەجی هەبوو لادانی منهەجی ئەزانی لە چیە بلەو کاتەیە لادانی منهەجی نەبوو با لە یەک هەند کۆمەڵێشتا هەبوو ئیخوان جۆرێک لە ڕەخنە لە خۆگرتن دروست بوو مەسەلەیەکی لەوانە شێخ سەعید حەوا تەمەشاکە مەسەلەن فەتحیەکەن ئەمە زیمنەن جۆرێ لە ڕەخنەگرتنیان لە فیکری ئیخوانی لا دروست بوو مراجعات لە کتێبەکانی جۆرێک لە مراجعە لە کتێبەکانی مەسەلەن جوندوڵڵاهی ثەقافەتەن و ئەخلاقن هین شێخ سەعید حەوا کۆمەڵێشتی تیا بوو با مەسەلەن کتێبەکانی سەید معالم فی الطەریق ئەمانە برایان زۆر بەلایە ناچوون یعنی بە فیکری ئیخوانیان نەدەزانی بەتابەت لەو کاتەیە ئەو جوندوڵڵاهی ثەقافەتەن و ئەخلاقن کۆمەڵێ بابەتی گرنگی حەیەوی باسەکە باسی مەسەلەن خلافەی ئیسلامیە کرد باسی جیهادی ئەکرد باسی هەندێک منهەجی سەلەفی ئیلتیزاماتی ئەکرد مەسەلەن باسی تەنزیماتی ئەکرد بە کتێبەتایی کتێبەکانی فەتحیەکەن برایانیش ئەمە جۆرێک لە ناتەبایی مەسەلەن کتێبەکانی سەید قوتب هەندێک بابەتی هەبوو برایان حەزیان لێ ناکرد لە فیزلالیش مامۆستا سدیق ئەم فەقەرانەی ئەدۆزیەوە لە ڕێگەی کۆمەڵێک برایەوە کە هەبوون ئەگەڕا ئەم بابەتانە ئەم کتێبانەی دراسە ئەکرد بە لە ناو تەنزیماتە بەڵاوە کرایەوە فیکرەکان ئەگەیەنرا بە تەنزیماتی تازە ئەمە لە ڕووی فکریەوە ئەمە زۆر هین نەبوو با بڵێن زۆر بەینێکی ئاشکرا دروست نەبوو بەڵام جۆرێ تێبینیش هەبوو لەسەر فکری ئیخوان چونکە فکری ئیخوان حەزی لەمە ناکرد حەزیان لەمە ناکرد نیگەرانی کردبوون مەبەستا ئەمە یعنی ئەوان تەبەنیان ناکرد ئێمە تەبەنیمانەکرد ئەوان تەبەنی ئەمە 76 ئەمە ئەلەو قۆناغەیە ئەمە بۆ نمونە ئەمە جیاوازێکی بەسیط بوو دوایی چۆن ڕێکەوتن دوای ئەوە کە ناڵێم گفتوگویەکی باش دروست بوو مامۆستا سدیق سەفەری بەغدای کە یەک دوو جار ئەوان هاتن ئەو برایانەمان لەبەی نابوون مامۆستا سەید ئەحمەد لەبەی نابوو دوای گفتوگویەک کەوتنە ئیتیفاق لەسەر دوو خاڵ گەیشتنە ئەوان تەبان دوای ئەوەی مامۆستا دڵنیا بووەوە کە ئەم دکتۆر عەبدولمەجید وان ڕێپێدانی مەکتەبی ئیرشادیان هەیە ڕێپێدراون لەلایەن مەکتەبی ئیرشادەوە ئەمە نقطەیەکی مهمە لە هەندێک لە چاوپێلەوەشا باسم کردووە لە قیاداتی ئیخوانیش هەندێکیان باسی ئەوە ئەکەن ڕێگە پێدراو و ڕێگە پێدراوی ڕسمی ئەو کاتەی مەکتەبی ئیرشاد ئیتر ئایا چۆن بۆ ڕێگە پێدانەکە ئەو تەفسیلاتە ئەوە شتێکی ترە بەڵام ڕێگە پێدراو بووە ئەم پیاوە دەست بەکار بووە وەکو نوێنەری ڕسمی ئیخوان شخصیاتی ئیخوانی بەغداش ئەیانزانی ئەم کەسایەتیە کە دکتۆر عەبدولمەجیدە کار و چالاکی ئیخوانیەکە و ئەجوڵەیە بە ناوی ئیخوانەوە ئەوانیش جۆرە لە سێراع وەلی نزاع دروست بوو لە بەینانە ئەم کێشەی لای ئێمە بوو لای ئەوانژە بوو بەڵام لەلایەن مەکتەبی ئیرشادیشەوە ئەو کاتە جۆرێ لە ڕێگەپێدانی پێدرا بوو مامۆستا سدیقیش ئەمەی زۆر لامە بەزوو بۆیە هات دووشتی کرد ئیتفاقی کرد لەگەڵیانە بەڕەسمی ئەمە ئیتفاقەیە کە ئەمە بەڕەسمی ئەمان بناسێنن وەکو نوێنەری ئیخوان لە کوردستانە ئەوان نوێنەری ئیخوان لە وەسەت و جنوبە ئەوەی کە منتقە سونیەکانە ئێمەش بە خەتی مامۆستا سدیقیش نوێنەری ئیخوانە لە کوردستان و لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان مامۆستا نازم ئەوەی کە دەرەکەوێ لە قسەکانی جەنابتە کەواتە کە ئێوە مامۆستا سدیق واجی هەبووە وەکو نوێنەری ئیخوان کەواتە ئەمانەی کوردستان
نوێنەرایەتیەکەیان سڵحەکە لە بەغاوە کراوە وەجهێکیان نەبوو لە بەرامبەر ماوەسریقا دانیشێ و ڕێبکەون و کۆتایی بە جیاوازی کارکردن بێن وانە نەخێر ئەوان لە بەغاوە حشتەکە لە بەغاوە ئیتفاقکە بوو ئەمان برانی ئێرە ئەمان نوێنەرایەتیان کەسی دیاریان یەکەمیان جەبارسیکەم دوایەکە ئیتفاقەکە کرا لەو کاتەیە مامۆستا حەسەن پێنجوێنی لێرە بوو لە هەڵەبجە بوو کۆمەڵێک لەو برانەی تر کە هەبوون هاوشۆی مامۆستا حەسەن مەسەل مامۆستا حەسەن پێنجوێنی لێرە و مامۆستا حەسەن شەمێرانی لە هەڵەبجە بوو کۆمەڵێک لەو مامۆستایانە کە بوون دوای ئەوەی کە ئیتفاقکە بوو ئیتفاقکە وا بوو دیارە ئەم برانش قسەیان هەبووە لەو بابەتەیە مامۆستا مەلا عوسمان کرا بە برا گەورەی هێڵی ئیخوانی نوێ کە قیادی مامۆستا سەستیقا ئەو کاتە ئەکرا مامۆستا سەستیقی جۆ کوجێگریەکی بوو ئەو برانە هاتن بەیعەتیاندا بە مامۆستا سەستیق مامۆستا حەسەن شەمێرانی و ئەو برانی تر بەشی یەکەمی بەرنامە ئیتر کۆمەڵێک لەو برانەوەی کە ناوم هێنان ئەوەی کە بوون لەواشی هێژبێ ناوم نهێنا بێ لە بیرم چوو بێ یا مەسەلەن زیاتر کەسیانتیا بوو سەرسەختانە نەیاری بکات حتما مەسەلەن یەکێک لەوانە مامۆستا عومەری ڕەشاوی ڕەحیمەه الله زۆر پابەند بوو بە بڕیاری قیادەوە کە دکتۆر عەبدولکەریم ئێوە لادەرن ینی ئێوە لاتان داوە ئەمری قیادەتان شکانوە هەر کەسێکش بە قسەی مامۆستا عومەری بکردایە خۆی دوورە پەرێزەکە زیاتر ئەم برایانەش لەم بەینەیە مابوونەوە یعنی حتا بۆ معلوماتت ئەم برایانە حەزیانە کرد هەندێکیان حتا لەگە خەتی جنوبی حەزیانە کرد ڕێبکەون بەڵام لەبەرەوەی هەیمەنە و دەسەڵاتی مامۆستا عومەر ڕێشاویان لەسەر بوو حتا شخصی مامۆستا سەلاحەدینیش ئەوان هینیان نەکرد خۆیان پاراز لە هەموو جۆرە ئیتفاقیەک کەسایەتی مامۆستا سەلاحەدین کەی ئیبرازی کرد و دەرکەوت بە تایبەتی دوایی کە چووە قۆناغێکەوە ئەندازێک و ململانەیە وێناکرا ینی کەی کەسایەتی ئەم پیاوە دەرکە و بۆچی ئەو دەرکە و کۆمەڵێ ناوت هێنا مامۆستا حەسەن پێنجوێنی مامۆستا حەسەن شەمێرانی مامۆستا عومەری ڕێشاوی مامۆستا بورهان ئەمینی ئەم مامۆستا ئیبراهیم ڕێشاوی ئەم ناوانەت هێنا بۆ ئەوان ئیبرازیان نەکرد وەکو نوێنەرایەتی مامۆستا سەلاحەدین بۆ ئیبرازی کرد هۆکاری چی بوو؟ جاوی کاتەوەکو عەرزم کردی لەو کاتەیە پابند بوون بە بڕیارەکەوە ئەوان بوون کاک هیوا خۆی و دەستەیەک بوون پابند بوون کاک هیوا میرزا سابیر لە سیساغ بوون و کات و خۆی و دکتۆر محەممەد و کاک حەمەد سەعید مهندیس و کۆمەڵێک بوون ئەوان پابند بوون هەندێک لەم برانی سلێمانی پابند بوون لە هەڵەبجە پابند بوون ئەوەی کە هەبوو لەو کاتەیە ئەمە هەبوو بەڵام دوای ئەوەی کە ئەم وەزعە زەمینیە سازە سەری گرت ئەوە بوو وەکوتم کەشف بوو تەنزیماتەکە کەشف بوو ئەیتر وردەوەدا و خەڵکە ڕۆژ مامۆستا سەستیق خۆی و مەجموعەیەک ڕۆژنە دیوی ئێران ئەوە کاتەیە لە بیرم دێ کاک محەممەد ڕەوو کاک مەولود باوە موراد مامۆستا ئەحمەدی شافعی هەندێک لەو برانی کە بوون کاک تۆفیق کەریم دوایی مامۆستا عەلی عەبدوڵڵا ئەوش ئەو مامۆستا مەلا محەممەد ئەوان بەڵێ ئەوان دوایی ڕۆشتن لەگەڵ مامۆستا مەلا عوسمان کە دوایی ڕۆشتن ئەوانجی ڕۆشتن ئەمانە کە چوونە دیوی ئێران ئیتر مامۆستا سەلاح لەم سەروبەندەیە لەم فترەیە کە ئیتفاقەکە بوو پەیوەندی وردەوردە لەگەڵ خەلیج لەگەڵ مەکتەبی ئیرشادا لە پەیوەندیدا بووە وەکو هەوڵی شخصی وەکو هەوڵی شخصی خۆی کاتە لە پەیوەندیدا بوو کە سەر لە نوێ مۆڵەتی وەرگێت و ئەمە نوێنەری ئیخوان دەست بەکار بێتەوە مامۆستا سەدیق نەمێنێ بۆ چۆن دوای یەکەم خەتی مامۆستا سەستیق و ئەوبرانی وەسەد کەشف بوون پاشان ئەمانش بە حسابی ئەوان ئەمان ملیان نەداوە بە شەرعیەتی مامۆستا سەستیق و برانی وەسەد مامۆستا سەلاح و جەماعەتکە چەند ئەمانی ئێرە بەعەتیاندا بەڵام مامۆستا سەلاح لێ چوو بۆ دیوی ئێران مامۆستا سەلاح لەم دیو نەما بوو لەو کاتەیە زوو ڕۆشت لەو سەروبەندەیە ئەوەی کە من بە دیداری مامۆستا سەلاح شاد نەبوو لەو کاتانەیە ئەو فترێ لێرە لەم بینیوە چۆتە دیوی ئێران لەو فترەیە ئیتر لە پەیوەندیدا بووە لەگەڵ مەکتەبی ئیرشادا و ئیتر دواویش کە خەتی وەسەد کەشف بووە مامۆستا سەستیقوان کەشف بوون چوونە دیوی ئێران ئەم مۆڵەتێکی با بڵێ مۆڵەتی کارکردن وەکو نوێنەری برایان لە تاراوگە وەکو نوێنەری برایان لە دەرەوەی عێراق لە ئێران دەست بەکار بوو تاوەکو ئەو کاتەی کە برایان ئەچینەوە عێراق ئێمە لێرە دەست بەکاربین و کاتی مامۆستا ئەوان پاساوی کەشفبوونەکەیان هەبوویانوت بۆشایی دروست بۆ بێ مامۆستا سەلاح ئەم هەوڵە یابوو پاساوەکەی ئەمە بوو یا هەر ئەیانویش نەچنە ژێر هەیمەنەی مامۆستا سەلاح لە دیوی عێراق دەست بەکار نەبووە
نامە بەسم ئێرانە و یعنی کەزانی ویانە فەراغەکە لێرە پڕیکە جابات مامۆستا سەلاح ئەو نقطەیەکی من با هەڵوێستی لەسەرکرد مامۆستا سەلاح لە دیوی ئێران ئەو کۆنۆنەری برایان لە ئێران دەست بەکار بووە ئەمە مهمە نەوە کۆنۆنەری بەرایان لە خۆشی پەیوەندیەکەی هەروە کردبوو ئەو کاتەوا بووتی ئەوەی کە ئێوەیزان هەروە پەیوەندیەکی ئەو کاتەوە کۆنۆنەری برایان بوو لە دیوی ئێران واتە ئەو برایانەی کەوا ڕائەکەن و ئەڕۆن و حکوومەتی باس متارەد بەدوایان ئەو سەرپەرشتیکار ئەو لە دیوی ئێران نوێنەری ئیخوان بێ و سەرپەرشتی ئەو برایانە بکا و ئیشی ئیخوانی بکە لە دیوی ئێران بەشێکی ئێرانەکانی شێگرتەوە و ئەمانەشی ئەگرتووە کە لە دیوی ئەمە نەبوو بە سەرەتای دروستبوونی جەنگێکی دەرونی یا ناکۆکیەک لە نێوان ئەم دوو جەمسەرە هەم مامۆستا سدیق مامۆستا سەلاح جا ئەلێریا خلافەکە ئەلەمەیە دروست بوو مامۆستا سدیق کە لە کاتێکە خۆی بە نوێنەری برایانی هەرێم کوردستان نەزانی نوێ ئیتفاقێکەیە و ئەم خۆی بە نوێنەری وانزانانی شەرعیەکەوتنەوە ئیتفاقێکەیە شەرعیەت ڕاست کە چوونە دیوی ئێران مامۆستا سەلاحیش لەوێ نوێنەری برایانە و لەوێ هەیە وتیان کاکە گیان تاوان دوایەوە کەوتنە ئیتفاق و گفتوگۆ لەگەڵ مامۆستا سدیق خوانە و برانی کە چوو بوون ئەوێ کە کۆمەڵێ برابوون ناوم هێنان کە ئەبێ ئێمە نوێنەری برایانین مۆڵەتی برایانمان هەیە ئەبێ ئێوە تاوەکو ئەو فترەی لێرن پابند بن بە ڕێنمایی و تەوجی ئەمە یاسایکی ئیخوانیە هەر کەسێک چووە وڵاتێکی ترەوە پابند دەبێ بە سیاسای ئیخوانی ئەو وڵاتەوە مەسەلەن ئیتر ئێرانە تورکیایە پاکستانە بۆ نمونە یعنی دەسەڵات و ئیدارەیەکی ناوچەی سەربەخۆ ئیدارەیەکی ناوچەی سەربەخۆ پابندن بێەوە لەبەرەوە ئێوە هاتوونە ئێرە ئەبێ پابند بن بە ئەمری قیادەی ئێرەوە کە ئێمە بڕسمی مۆڵەتی مەکتەبی ئیرشادمان هەیە وەکو نوێنەری ئێران وەکو نوێنەری ئیخوان لە برایانی تاراوەڵە مامۆستا ئیرشادیش کوردستانی باشوور و ڕۆژهڵاتی بەجیا ئەمەی قبول کردبوو بڵێ وەکو لە ئیتفاقی ناکۆکیەکە بۆ دروست و کە ئەو قبولی بوو چۆن دروست ئەمە ئەوە بوو دوای ئەوە ئیتفاقیشان کرد بە حضوری دکتۆر عەبدولمەجید و مامۆستا ڕێشاوی و مامۆستا سەلاح و مامۆستا بە دیاریکراوی چ کاتێ بوو دوای ئەوەی کە 1970 کە چوونە دیوی ئێران ئەیتر لەوە بە دواوە ئیتر دوای ڕاپەڕینەکە ئەوەی هەڵەبجە و ئەو ناوە شارە زوور دوای هەڵەبجە چکە پێش هەڵەبجە ئەمە بوو پێش هەڵەبجە چکە مامۆستا مەلا عوسمان کاتێک چوو ئەوێ ئەوان جۆرێک لەم ئیتفاقیان کردبوو کەواتە پێش 5 بووە مامۆستا سدیق 86 نەڕۆیشت کۆتایی 86 وازە بەڵام مامۆستی 86 چوو بەڵام مامۆستا مەلا عوسمانوان 87 ڕۆشتن ساڵێک تقریبا ساڵێک کەمتر دوای ئەوان ڕۆشتن ئەمە جو ئەم ئیتفاقە دروست بوو ئەم گفتوگوۆیە دروست بوو بە حضوری دکتۆر عەبدولمەجید مامۆستا ڕێشاوی بە ڕەحمەت بن هەمویان نەماون مامۆستا سدیق مامۆستا سەلاح نوێنەریان بوون و ئیتفاقییان کرد لەسەر ئەمە ڕێکەوتن تاوەکو ئەو برا ئێوە لە دیوی ئێران ئەوێ پابند من بە ئەمری قیادەی ئیخوانەوە لە دیوی ئێران ئەمە مامۆستا سدیقیش ئەمەی کردبوو بە خاڵێک کە هەر کاتێک چوونەوە دیوی عێراق هەر کەس پابند دەبێ بەکاری خۆیەوە ئەمە ئیتفاقی مامۆستا سدیق لەسەر ئەم خاڵە دڵی بەمە خۆش بوو لەسەر ئەمەش کاری ئەکرد ئێوەگاتان نەوردەکاریە بوو لە سلێمانی ئێمە هەمە دوایی تۆ بیست و ئێستا باسیەکەی بۆ هەندێکیمان ئاگا لێ بوو بەڵام بە تەفسیلیش نا ئەمانزانی بەڵچکای بووە ئەم پەتایە زۆر ئێمەی نەگرت بووە ئەم وەزعە ئێمە لەم دیوبووین وەزای عێراق لاکۆ ئەنفال لایەکەوە لەوێ ئەمەی مامۆستا قبول کرا ئەوان لەوێ مامۆستا قبولی کرد ئیتفاقی کرد ئیمزایان کرد لە بینی خۆیانە و ئیتفاقیش ئەزام لە هەندێک لە بەڵگەنامەکانە بڵاو کرابێتەوە بەڵام دواتر هەڵوەشاش دوای ئەوە کە راپەڕین دروست بوو تەمام مامۆستا فعلەن لەوێ پابند بوو خۆی ئەو برایانەی لەوێ پابند بوون تا ساڵی 90 تا 90 کە دوای راپەڕین دروست بوو ئیتر مامۆستا سەلاح گەڕایەوە جاوەی کە من یعنی ببوو لە مامۆستا سدیق برا گەورەی مامۆستا سەلاحی قبول بوو قبولی بەڵێ لە دیوی ئێران قبولی بوو بەڵام بەو شەرتا وەکوتم بۆ تا ئەو فترەی لە دیوی ئێرانە بەڵێ قبولی بوو ئەی ئەو ناکۆچیانە بۆ دروست بوو جا ئەوەیە کە ناکۆچەکان ئالێرێ ئەمە بوو بەداخەوە ینی تەنزیمی ئیخوانی زۆر ئەمە پێوترێ حەق وایە لەواچی مڕاجعاتیان کردێتەوە لە بەشی زۆرە کارەساتێکی تەنزیمی ئیخوانی ئەوەیە ینی ئەوە نییە پێوترێن ذەوەبان توانەوە ئەبێت تۆ ئەوە نییە
ینی مەسەلا ئەمە کەسایەتێکە و ڕێزی لێ بگیری و پێگەی پارێزراو بێ و هەوڵەدا چۆن ئەگەر تعبیرەکە برایانی ئیخوانی قەدیم جویان لەبێ لەوەی پێشان ناخۆش تا تەحتیم اینی هەوڵەدا تەحتیمی ئەەکە ئەیتوێنێتەوە نابێ بهێڵێتەوە ناوی بمێنێتەوە نە ڕابردووی بمێنێتەوە نە کەساتی مامۆساسیقیان فعلەن وا لێ کرد بۆ نمونە هەڵبژاردنێکیان کرد کە بۆ شوڕای ئەو کاتی ئیخوانی ئەوێ ئەم مامۆساسیق دەرنەچوو لە هەڵبژاردنە دەرنەچوو باشە ئینسافەن ئایا مامۆساسیق ئەولاترە پێگەیەکی هەیە لە خاوەن ینی پێگەیەکە لە کوردستانە تەنزیمێکی دروست کردو لەو حاڵەتە بینی پێیان ڕەوان نەبینی ببێ بە ئەندامی شوڕا بەس مامۆستا نازم بۆچی ئەوان زۆری نەبوون یعنی ئەگەر قەرار بێ حەقدا بەشکرێت و ئەوان زۆری نەبن ئایا حەق لە لای ئەوان نەبوو تا کەمینەیەکە لەگەڵ مامۆستا سدیقا بوو مامۆساسیق کەمینە نەبوو لە دیوی ئێران کەمینە بوو ئەو ژمارەیەک چوونە ئەوێ کاکی خۆم ئەمە کاک ئارامجان با منەوت بۆ ڕاستکەمەوە تەبەن مامۆستا سەلاح لەوێ چوبوونە دیوی ئێران کۆمەڵێک لەم برایانی قەدیم جا باسیکەم کۆمەڵێک لەم برایانی قەدیم لەگەڵ مامۆستا سەلاح لەوێ بوون تەنزیماتیان خەریک بوون تەنزیماتیان پێکەوە نابوو دروستیان کردبوو خەریک بوون سەریان کردو بێکا و دەمیان گەیشت بۆ یەک ئەوەی کە ئەوەی لەوێ بوون و ئەو مامۆستا سەلاح متمانی پێ بوو بە ئەهلی ئەوی زانی بەڵام خۆ هەر ژێر دەستەکانی مامۆستا سدیق کە مرشیدیان بوو لە ئەوەی کەمانەوە ڕۆژهەڵات هەر ئەوانە بوون جاچی پشتی مامۆستا سدیقیان بەردالێ جا لەوێ ئەوانی کە چوونە ئەوێ ئەوەی کە هەبوون ژمارەکان کەمتر بوو یەک دوم لەو ئەوان تەوان بایەک نمونەیەکت پێ بۆ بجێڕمەوە ما ئەوان وەنەبێ ئەوانی دەوروی مامۆستا سدیقیان هەموو قبوڵ بێ قبوڵیان نەبوو ئەوەی کە قبوڵیان بوو مامۆستا سدیق بوو کاک محەممەد ڕەو بوو کاک محەممەد ڕەو دەنگی هێنا دەرچوو مامۆستا سدیق دەرنەچوو باشە خۆ منە هاتوون کاکە وەرە تۆ تەنزیمێکی و هاتووی لە ناو ئەوانەی خۆتا هەتا ئەو برانی کە دەوروبەری تۆن پێکەوە کارتان کردووە لەگەڵ ئەمانیا بۆ نمونە 15-20 کەسێک 30 کەسێک کۆ ئەبینە هەڵبژاردنێکین خۆوان نەبووە مامۆستا سدیق دەنگی ئەندامەکانی خۆی بێنێ و ئەو برانی لەگەڵ مامۆستا سەلاح بوون دەنگیان نەداوە مامۆستا سدیق ئەوەی دەنگی داوە مامۆستا سدیق چەند کەسێک بووە کە لەو هەوادارانی مامۆستا سدیق بوون ئەویش دەنگی پێویستی نەهێناوە ئەوانتر دەنگیان ناوەتی من نمونەیەکە بمێ دوای کە ڕاپەڕین دروست بوو گەر بە کورتی مامۆستا من ماوەم زۆر نەماوە جا تۆ وڵا ئەجاوەکەی خۆتە دێمەوە سەر من ئەکرێ لە بەشێکی تریا من ئەبێ باسی کەم یعنی بین بەڵام باسی بکە مامۆستا من ئەمەوێ یعنی تۆ باسی ئەوە بکەی کە مامۆستا سدیق بۆچی مراجعەی ئەوەی نەکردەوە هۆکاری چی بوو ئەم خەڵکە متمانەیان پێ نەیە خۆی بۆ خۆی تۆ پێشتر باسی مراجعاتی کرد کەوتی ئیخوان کە کۆمەڵێک نووسەر و خەڵکی گەورە و باریز و داعی دنیایە نەبوو عالەمی لە بەتایەتی وڵاتانی عەرەبی و خلیج باسی بە خۆدا چوونەوەیان مامۆستا سدیق چۆن ئەمەی نەکرد مامۆستا سدیق کەوتە نێوان دوو بەرداشتەوە لایەکەوە مامۆستا سدیق لە من ئیخوانم باشە پەیوەندیم بە یاسا و ڕێسای ئیخوانەوە زۆر باشە چوویتە دیوی ئێران نوێنەری ئیخوان لەوێ مامۆستا سەلاح پەیوەندی بە ئیخوانەوە کردووە و ئیتر بە هەر ڕێگە و جۆرێکە و چۆنە و چۆن نییە ئەمە تەفسیلێکی هەیە نوێنەری ئیخوان لەوێ مەکتەبی ئێرشاد ڕێگەی پێدا زۆر باش مامۆستا سدیق کە چۆ ئەوێ دکتۆر عەبدولمەجید و ئەوان مامۆستا سدیق خۆمەلی نادا لە ئەوڵەوە برایە ئێمە لێرین و کاری خۆمانمان هەیە و فترێکە مێنینەوە ئەوی لێرەمینەوە خۆمانی لێرە ئەمینەوە بەڵام وتیان کاکەنە یان ئیخواننی یان بێ پابندبی مامۆستا سدیق لە من ئیخوانم دەی زۆر چاک وەرە پابند بوو بەڵام پابند بوو چیان لێ کرد بە تعبیری مامۆستا سدیق خۆی ئێوەی پەڕووباڵیان کردین ئەو وایەوت پەڕووباڵیان کردین لەوێ ئەو برانی هاتن دەورەیان بۆ کردنەوە دەوری غەسل دەماغ دەورەی چی تاوان احترام هەیە بۆ برانی کە لە دیوی ئێران بوون و ئیخوان بوون لەو کاتەیە بە شخصی جەنابی مامۆستا سەلاحیشەوە خواتە من دەرێژی کاتە ئەوان منەظەمتر بوون ئەو کاتەوان منەظەم بوون ئەمان میوان بوون کاکە چونە ئەوێ هەڵبژاردنیشیان کرد بۆ نمونە سەرکردایەتی هەڵبژێرن مامۆستا سدیق لەم دەرنەچوو یخۆ بە هەرچی پێوەری ئەرز و ئاسمان هەیە بێ مامۆستا سدیق دەرچێ دەرنەچوو بۆ دەرنەچوو ئەمە پرسیارەکە بێ لەوانی کەین لەبەرەوەی ئەوانەی هەواداری مامۆستا سدیق بوون کەس لەوێیانە بوو خەڵکانێکی تریش راداغ بوون لەم کاری مامۆستا سدیق کە دروستی کردووە و ئێستا چۆتە ئەوێ بەداغ بوون باشە زۆر باشە لێرە پرسیارێک دێتەکایەوە باشە مامۆستا سدیق تۆ باسی کرد مامۆستا مەلا عوسمان بەیعەتی پێدرەوە مامۆستا سدیقیش لە عێراق بەیعەتی پێدا سیانزەی پێنجی هێشتا حکم بە 1-2 ڕۆژ دواتر ئەگاتە ئێران مامۆستا سدیق لەسەر ئەساسی ئەو بەیعەتە کە مامۆستا مەلا عوسمان مرشیدی بوو بۆ نەچوو بەیعەتەکە بەو بدات و ئەو هەر بە مرشیدی خۆی بزانێ و بچێتە پاڵ حرەکە چەکداریەکە هۆکاری ئەمە چی بوو نەچوو مامۆستا سدیق زۆر قەناعەتی بە ئیخوان هەبوو قەناعەتی وا بوو حەزەکەم بە ئەمە وەتی بە خەتێکی باریز بنووسە
مامۆستا زۆر قەناعەتی بیخوانەوە قەناعەتی وا بوو هیچ حرەکەیەک نەجاحەت ناهێن ئەگەر ئیخوان نەبێ لەژێر باڵی ئیخوانە نەبێ هیچ حرەکە بزوتنی نەجاحەت ناهێن یعنی برایەتیەکەی مامۆستا مەلا عوسمان تەسیریشی نەبوو ما جەبارسی کەم بەڵام مامۆستا مەلا عوسمان لایەکەوە برایەتیەکەی لایەکەوە ئێمە جۆرێک لە منهەجێتی ئێمە وا بوو متعاتیف بوون لەگەڵ حتا بەو معلوماتت ئەو برایانمان هێشتا مامۆستا مەلا عوسمان و هیجرەتیان نەکرد بوو ئێمە کۆبوونێکمان کرد لە کانی عاشقان لەگەڵ ئەو برانی کەما بوونەوە من پێشنیارم کاکە ئێمە ئەبێ بزافێکی چەکداری دروستکەین ئەگەر نا ئەمان ئەم خەڵکانی پێش من لە هەڵەبجە بوو کاتێ هات چۆمان هەبوو ئەو برانش مامۆستا عوسمان هێشتا کۆچی نەکردبوو کاک تۆفیق و مامۆستا عالی و کاگی کەراموان کۆچیان نەکردبوو ئەوەی کە ببیرم بێ مابوونەوە پێشنیارم کاکە گیان با ئێمە ئیلا ئەبێ حرەکەیەک بزافێک دەستەیەکی چەکداریمان هەبێ ئەگەر نا ئەم خەڵکە ئەچێتەوە ئەفۆتی مامۆستا مەلا عوسمان ئەگەی لەمە بوو مامۆستا مەلا عوسمان بە جۆر ئەمەی من پێشنیار مامۆستا عوسمان ڕۆشت بەڵام ئەمە پێشنیارێک بوو من باسم کردو لەگەڵیانە قسمە قەناعەتی ئێمە وا بوو وەکو ئەوە نەبوو وەکو ئەوەنی برایان هەیان بوو بەیانی با بڵێن عەمیق هەیان بوو کە مەسەلەی چەک بە هەموو شوێ بەجیهاد ئەخوان لەگەڵ چەکانە بوو چۆن ئێوەم پێشنیار ئێمە ناڵێن بە جۆرێک هەندێک ئەفکاری تازەمان و مەسەلەن دەربارەی مەسەلەی ناسیۆنالیستی و فکری نەتەوەی یعنی ئێمە قەناعەتمان بوو بەوەی کە ناکرێ کورد مافی گەلی کورد ناکرێ کورد تۆ دیفاعی لێ نەکەی میلەتێک دیفاعی لێ نەکەی بڵێ بڤێ لا بڕۆ لەگەڵ مەرکەزا باشە ئەم ئەفکارانمان هەبوو خۆ کە مامۆستا مەلا عوسمان چووە ئێران و لەگەڵ ڕابیتا بوون بەیەکەوە ئەو بوو بەڕابەر ئەو ئەدەبیاتی تۆ باسیەکەی بزوتنەوە هەڵگرێم ئەدەبیاتە بوو چۆن بوو نەچوونە ناو بزوتنەوە هەمووکو بەیعەتەکە هەمووکو برایەتی و نزیکایەتیەکە هەمووکەوەی کە چوو بوونە ئێران مامۆستا کەوتووە ئەو قەیرانە لەگەڵ مامۆستا سەلاحەدینە بۆچی نەچوونە ناو بزوتنەوە ئیسلامی کۆمەڵێک لەوانی کە لەگەڵ مامۆستا سەستیقام چۆن ناو بزوتنەوەی ئیسلامی هەنیشان ڕاوێژکاری مامۆستا مەلا عوسمان محەممەد ڕەوف بۆ نمرە مامۆستا مەلا محەممەدی جوازام لێ بەڵام دوایی گەڕایەوە جا مامۆستا کۆمەڵێک کێشەی گەورەی هەبوو دەور و بەرەکەی مامۆستا گەنج بوون ئەوە گەنج بوون وەکو ئەو برا قەدیمەکان نەبوون بەو فکرە قەدیمە ئیخوانەکە وەریان گرت بێ ئەمە کۆمەڵێک گەنج بوون فکرێکی ئیخوانی بەڵام بە ترازی تازە بە دنیابینێکی تازە بە واقعیش تازە فکری ئیخوانی بۆ دەوری مامۆستا مەلا عوسمان گەنج نەبوون جابە ئارسیکەم ئەمە فشارێکی لەسەر مامۆستا سەستیق دروست کردبوو جۆرێک تەعاتوف لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە هەبوو برایەتێکە دەوری هەبوو ئەمە بۆ خۆی هەبوو پاشانیش حتى لەلایەن مەکتەبی ئیرشادیشەوە ملاحەزە لەسەر مامۆستا سەستیق لەوە دروست بوو برای مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی خوافیان کە دەوروبەرەکەی هەمووی گەنجە ئایا ئەمە تا چەندێک ئێمە فەرزاگە متمانەشی بینە تا چەندێک بە ئێمە ئەخوا لەگەڵ ئێمە ئەتوانین متمانەی بینێ ناتوانین متمانە بن مامۆستا سەستیق لەبەر ئەو هۆکارانە لەبەرەوە متمانیان زیاتر دا مامۆستا سەلاح مامۆستا سەستیقیش لەبەرەوەی ئیخوانم زۆر متمانەی بإیخوان هەبوو وەکو فکر وەکو قەناعەت لەگەڵ مامۆستا سەلاح هەڕێکەوت ڕۆیشت لەگەڵانە بەڵام تەعاتوفێکشی لە بۆ کۆبرایەتی کەوتنێک بە دڵێکی شکاوە بەڵام تەعاتوفیش لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە هەبوو حەزێک کرد مامۆستا مەلا عوسمان شکست نەهێنێ پشتیوانی ئەکرد وەکو ڕاوێژکاریی بوو لە خزمەتیا بوو ئەوە یەک شتە مەسەلەی نامەکەی خۆت ئەزانی نامەکەی مامۆستا سەلاحەدین کە ئەیهێنێ و مامۆستا مەلا عوسمان پێی ڕازی ناوێ و عەلە ئەساس دەرچووە لە خەتی ئیخوان خاڵی جەوهەری قبوڵ نەکردنی مامۆستا سەدیق بۆ مامۆستا مەلا عوسمان ئەویش ئەوە بوو یا تۆ کاڵی زۆر معجەب بوو بە فکری ئیخوان هەر ئەوە کاریگەری لەسەرەوە یا ئەو نامەیە بوو کە مامۆستا مەلا عوسمان لە خەتی ئیخوان دەرچوو مامۆستا سەلاح ناسێنراوەکو کەسی یەکەمی ئەو نامەیە توان بڵین فاسیل بوو فاسیل جیاکەرەوەی ئەو نامەیە جیاکەرەوەی تەواوەتی بوو لە بینی مامۆستا سەستیق و مامۆستا مەلا عوسمانە دەوری هەبوو چونکە مامۆستا سەستیق نەیەتوانین دەست لێ خوان بەردا حەزەکەم بۆ معلومات ها دوای ڕاپەڕژیش هاتینەوە مامۆستا سەستیق بە دوای ڕسمێتی ئیخوانەوە بوو لە تاران لە کۆنگرەی تاران بۆ هینگەلی فەڵەستین چوو لێم سفا مەشهوری بینی باش ئەوە زۆر گرنگە بابەتێکی گرنگە من ماوەی بەرنامەکەم تەواوە بەڵام بە کورتی یەک پرسیار لێ یەکەم بزوتنەوەی ئیسلامی کە کاتێ سەیری ئەدەبیاتیانەکە یا کادیر و سەرکردەکانیانە بینی زۆر گلەیان لەوە ئەکرد کە ئەو برایانەی ئیخوان کە چوونەتە ئێران بەشێکی زۆری خەڵکەکانیان ئەمان ئەگەڕان ئەوانەی بە ناوی جیهادەوە چوو بوون و چەکیان هەڵگرت بوو ساردیانەکردنەوە ئەو دەنگۆیە چۆنە مامۆستا تۆ ئاگاد لەبێ ئایا هەر شێوازی داعوەکە بوو وەکوی مامۆستا سەلاح باسیەکەی قەواعیدێکی گەورەی لەوێ دروست کرد بوو یا ئەو ململانەیە چۆن بوو لەناو ئۆردوگاکان و شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دروست ئەمە مەبادئێکی ئیخوانی بوو ئەم بنەمایەکی ئیخوانی بوو چەک لە فکری ئیخوانیە حرامە قەدەغەیە
لە بەرەوە پیاوێتن کاکە ئیخوانین یان ئیخوانین دەی جایز نییە ئێوەش هاوڕای بوون ئێمەوەڵە ئەمە لالێم لە دیوی عراق بنجارێ ماگامان لەمە خۆمان زۆر نەئاڵان تۆ ڕاستە لە سلێمانی بەڵام وەکو خەتی مامۆستا سدیق تقریبا هاوڕا بوون لەگەڵ ئەوە کە مامۆستا خۆوان لەوێ ناڵم تۆ بەرداشەکەی مامۆستا لە یەکەوە نەیەتوانی بە سەراحەت جیاتی خۆی بۆ چەک و جیها دەربڕێ لەبەرەوەی کە کەم کەساتی مامۆستا مەلا عوسمان و هەم گەنجەکانیش متعاتف بوون لەگەڵ وەزایە مناڵێ حکاک محەممەد ڕۆڤ مستشاری مامۆستا مەلا عوسمان بوو کە ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی بەو کاتە بەڵام کە دوای بەڵام برایان ئیشیان لەسەر ئەمە زۆرە کرد بە تایبەت خەتی مامۆستا سەلاح ئەو کاتە لەوێ ئیشیان زۆر لەسەر ئەما کرد کە ئەبێ مەسەلەی چەک و جیهاد و ئەمانە بڤەیە حتا لە نامەکەیە ئاڵەیە نامەکەی مامۆستا مەلا عوسمان ئەڵێگە تۆ پابەندی بە ئیخوانەوە ئەوە 20 پێرە 20 پێر بۆ مەسەلە عەلی برات با ئەو بۆم کارە هەستە واز لەمە بێت ڕاستە بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا نازم عەبدوڵڵا لە بەشی دووەمی بەرنامەکەش ئامادە بوو هەوڵین لە بەشی سێم قسە لەسەر دروستبوونی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی و بزوتنەوەی یەکبوون و دواتر هەڵوەشانەوەی یەکبوونیش بکەین تاوەکو کۆنگرەی یەکەمی بزوتنەوەی یەکبوون سپاس دەکەم لەم بەرنامەیەش ئامادە و دەستخۆشتان لەکەم و سەرکەوتوو ئینشاءڵڵا بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ مامۆستا نازم عەبدوڵڵا بەر لەوەی ماڵاواییتان لێ بکەم دەمەوێت لێرەوە سوپاسی کتێبخانەی ئەمازۆن بکەم کە ئەم شوێنەیان بۆ ئێمە ڕەخسان توانیمان گفتوگۆیەکی مێژووی و باسێکی معریفی بکەین لەسەر کۆمەڵێ باس و ڕووداوی گەورەی ڕابردوو تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ